ژمارەی قوربانانی غەزە 10,000 کەسی تێپەڕاند. وەزارەتی تەندروستی لە کەرتی غەزە ڕایگەیاند ژمارەی کوژراوانی غەزە لە دەستپێکی جەنگی ئیسرائیل و حەماس تا ئێستا 10,000 کەسی تێپەڕاندووە. ئاشکراشی دەکات تەنیا لە بۆردومانەکانی دوێنێ شەوی هێزی ئاسمانی ئیسرائیل 292 فەڵەستینی کوژراون و لە چەند کاتژمێری ڕابردوودا 19 کۆمەڵکوژی ئەنجام دراون. وەزارەتە تەندروستی فەڵەستینی ڕادگەینا 31 ڕۆژان زێدەتری 4,000 زارۆک هاتینە کوشتن. بگشتی ji kuştiyan sedê heftê jin û zarokên nûkê nexweşxane tijîne jê zarokên birîndar. Di vî şerê de ku 31 roja dom dike zêdetirî 10,000 Felastînî hatine kuştin û 1400 İsraîlî jî hatine kuştin. Piraniya wan xelkê sivîlin. Ji serbazên İsraîlî jî 348 serbaz hatine kuştin. Di vê dema em tê dat axivîn Peyamnêrê Kurdistan 24 lê kerta Xezayê dibêjîtin şer û pêkdadan li Bakurê Xezayê bi tundiya xwe ve بەردەوام. سەبارەت بە کۆبوونەوەی وەزیرانی دەرێ وڵاتانی عەرەبی و هەوڵەکانیان بۆ ئەنجامدانی ئاگربەستێک لە شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە عەمانەوە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر خازی فەیسەڵ حوسێن بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان. دکتۆر خازی ئەم کاتتان باش. دکتۆر غازی گەلێک بخێراتیە کوردستان 24 بۆچی ئەفوڵاتێن هەنێ عەرەبی عێراق تایبەتی نەکاریە ئەمریکای ڕازی بکات و زەختێ لە ئیسرائیل بکات ئاگربەستێ لە کەرتا غەزە ڕابگەهێنن سەدەم چنە؟ نعم شكرا جزيلا. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ میوانداریکردنم. بابەتی ڕاگررتنی شەڕ و ئاگربەست بە گوێرەی سروشتی هاوپەیمانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل و ڕێکەوتنی بەرگری هاوبەشی لە نێوان هەردوولا لە ڕووی ئەمنیەوە ئیسرائیل کاتێک لە هێرشی تۆفانی ئەقسا هێرشی کرایە سەر و وەڵامی دایەوە چەند ئامانجێکی دانە یەکێک لەو ئامانجانەی بریتی بوو لە وێرانکردنی ژێرخانی سەربازی حەماس و هەروەها دەیەوێت کە کۆتایی بە حەماس بهێنێت و تەواوی حەماس لە ناو بەرێت بە هەموو شێوەیەک بە هەموو زونگەکانیەوە لە غەزە لە داهاتوودا نابێت حەماس بمێنێت. من بە بیرمە کاتێک شەڕ لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل هەبوو لە ساڵی 2006 چەند داواکاریەکە بوون بۆ ڕاگەیاندنی ئاگربەست. ئەو کاتە ڕایز گوتی کە ناکرێت ئێمە ئاگربەست ڕابگەێنین تاکو ئامانجەکانمان دەپێکین کەواتە بنەمای سەرەکی بۆ واشنگتن و هەروەها بۆ تەلەڤیڤ بریتە لە پێکانی ئامانجەکانی خۆیان ئەو کاتە شەڕ دەوەستێت. بەڵام لە هەمان کاتدا ئێمە دەبینین کە گۆتیرێز کتێری گشتینەتەوە یەکگرتووەکان و سەرۆک سارکۆزی و هەروەها سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆ بایدن و چەند کەسایەتیەکی دیکەی نێودەوڵەتی قسەیان کردووە بۆ ئەوەی کە ئیسرائیل تەنیا مافی بەرگریکردن لە خۆی هەیە نەک پێشێلی یاسا نێودەوڵەتیەکان و مافەکانی مرۆڤ بکات. نابێت ئیسرائیل نەخۆشخانە و خەڵکی سڤیل و قوتابخانەکان بە ئامانج بکاتووە خەڵک بە شێوەیەکی هەڕەمەکی بکوژێت. ئەمڕۆ زیاتر لە 10,000 کەس کوژراون لە فەڵەستین. سەداچلی ئەم کوژراوانە منداڵن. گوتیرێز دەڵێت کە ئەمە گۆڕستانی منداڵەکانە لە غەزە دروست کراوە کەواتە تاوانی زەنگ هەیە پێشێلکاری مەترسیدار هەیە. بەڵام لە ئەمان کاتدا ئەمریکا ناتوانێت کە ئەم شەڕە بوەستێنێت تاکو ئیسرائیل ئامانجەکانی خۆی دەپێکرد. بەڵام دەکرێت ئەمڕۆ ئاگربەستێکی مرۆیی ڕابگەێنن بۆ ئەوەی دیلەکان بگۆڕنەوە و هەروەها ڕێڕەوی مرۆیی بۆ سڤیلەکان بکەنەوە بۆ ئەوەی لە ناوچەکە دەربچن بە تایبەتی لە ناوچەی باکوور و گەیاندنی هاریکاری مرۆیی بە کەرتی غەزە و خەڵکی غەزە. بەڵێ دکتۆر وەکویەوەڵێن ئەمریکا ناتوانێت ئاگربەستێک بێنێتە ئاراوە یاخود نایەوێ. بەڵێ ئێستا قسەکردن لەبارەی ئاگربەستێکی مرۆییە نەک ئاگربەستێکی گشتی هەمیشەییە یاخود بە شێوەیەکی کاتیش بێ. ئەوان داوای
ئاگربەستی مرۆیی کردووە. ئەم ئاگربەستە بە هەماهەنگی لە نێوان واشنتۆن و قەتەر و حەماس و تەلاڤیڤەوە کراوە. ئامانجی ئەم ئاگربەستە وەکو ئاماژەتان پێکرد بۆ ئەوەیە کە دیلەکان ئازاد بکرێن یاخود دیلەکان لە نێوان هەردوولا بگۆڕدرێنە، ئەوانەی لە لای ئیسرائیل و هەروەها ئەوانەی کە هەڵگری دوو ڕەگەزنامەن لە کەرتی غەزە دەربچن. ئەمە وێزگەیەکی زۆر گرنگە، پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت. لە هەمان کاتدا بۆ ئەوەیە کە هاریکاری مرۆیی بگەێنرێت و ڕێڕەوی مرۆیی بکرێتەوە، چونکە ئێستا بارودۆخی غەزە خراپە و لەسەر ئاستی جیهانی شەوڵەیەکی جددی هەیە لە غەزە، کەمی خۆراک و کەمی پێداویستی پزیشکی و کەمی پزیشکیش هەیە. تەنانەت وێرانکاریەک لە بەرامبەر نەخۆشخانەکان کراوە، وزەی پێویست نییە، سوتەمەنی نییە بۆ ئەوەی نەخۆشخانەکان بەکار بخەن. دوێنێ ئوردن لە ڕێگەی فڕۆکەوە هاریکاری پزیشکی بە غەزە گەیاندووە، فڕی داوەتە خوارەوە بۆی بە نەخۆشخانەکانی غەزەی بگەێنێت. ئیمارات هاریکاری مرۆیی نردووە، هاریکاری مرۆیی بەپەلا زۆربەی وڵاتانی عەرەبی هاریکاریان مرۆڤی مژارەکە دیە. دکتۆر غازی لێ گەلک شرۆڤەکار دەبێژن ئەف شەڕە نەشەڕێ ئەبوزەبی، نەشەڕێ قاهیرە، نەعەمان، نەشەڕێ ڤان وڵاتە، نەژیێ مەسرەیە بێژن قاهیرەیە. بۆچی ئەف وڵاتێن عەرەبی بڕاستی ئەڤێن و خوددان پێگەه و خوددان باندۆرن جددینینن ژێرە وەستاندنە ڤی شەڕی کەرتێ غەزایە دەبێژن ئەف شەڕە شەڕێ غەزایە و ئەف وڵاتێن هەنێژی بۆ ئەوەیە گوژی ئاوایان دخوازن خۆش تەفگەرە حەماس خلاص بکەن. ئایا ئەڤە ڕاستە؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە پێویستە ئەوەمان بیر بێتەوە کە کۆنگرەی ئاشتی لە قاهیرە بەسترا. زۆربەی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و وڵاتانی دیکەش بەو ئاراستەیە ناڕۆن کە سەرکۆنەی هێرشەکانی ئیسرائیل بکەن بۆ سەر کەرتی غەزە. بەم هۆکارە بوو کە گوتارێکی کۆتایی لە کۆنفرانسەکەدا نەبوو. دوای چەند ڕۆژێک لە کۆنفرانسەکە لە ئیمارات لەگەڵ 8 وڵاتی دیکە عەرەبی سەرکۆنەی هێرشەکانیان کرد و داوای ئاگربەستیان لە کەرتی غەزە کرد و گوتیان پێویستە ڕێڕەوی هاریکاری مرۆیی بۆ غەزە بکرێتەوە. کێشەکە ئەمڕۆ ئەوەیە کە هۆکار زۆرە بۆ ئەم شتە لە سیستەمی عەرەبیدا لە شەڕی کوێتەوە تاکو ئێستا سیستەمێکی هەرێمی عەرەبی نییە کە لە توانایدا هەبێت سیاسەتی خۆی نەخشەکێش بکات و هەروەها پەیوەندەکانی خۆی ڕێک بخاتەوە لەسەر ئاستی سیستەمی هەرێمی عەرەبی. کۆمکاری عەرەبی کۆمکارێکی لاوازە ئێستا، توانای ئەوەی نییە ڕۆڵێکی یەکلاکەرەوە ببینێت لە بەرپاکردنی ئاشتی لە نێوان وڵاتانی عەرەبی و پتەوکردنی ئاشتی لەسەر ئاستی هەرێمی بە شێوەیەکی گشتی بە وڵاتانی عەرەبی. لە هەمان کاتدا بیرمان نەچێت کە مەغریب لە پاڵ ئیمارات و بەحرێن و مسر و ئوردن چەند وڵاتێکی عەرەبی ڕێککەوتنی ئاشتیان هەیە بۆ ئەوەی دان بە ئیسرائیل دابنین لە ڕووی سیاسیەوە. ئەم ڕێککەوتنانە ڕێگەیان پێ نادات کە ئەوان بە ئاراستەیەکی لەو سنوورەی دانراوە زیاتر بڕۆن. بەڵام لە بەرامبەر ڕێکەفتن نینە هێژەیە غازی قەتەڕی ئەو ڕێکەفتن نینە وایە ئیرانێ دەستی خۆ خستیە ناف ژێرەکە دن گرۆپێن مقاومە ئیسلامیژی عێراقی هێرشێتکەنە سەر ئیسرائیلێ ژێلا لبنانێ بوی ڕەنگی. ئایا ئەو وڵاتێن و ئەو ڕێکەفتنە براهیمینی نەبووچی بێ هەڵویستن تنێ بقوتکردنا گاز و غازێمە نکارن ئیسرائیلێ هەشێک بکەن؟ بەڵێ دروستە ئەمە وایە کە ئەوان ڕێکەوتنیان نییە، بەڵام ڕاگەاندنی ئاگربەست لە کەرتی غەزە پێویستی بە هەوڵێکی نێودەوڵەتیە، پێویستی بە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە. بەڵام بەداخەوە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەهۆی شەڕی ئۆکرانیاوە هەروەها ناکۆکیەکانی نێوان واشنتن و پەکین نەیتوانیوە کە بڕیارێکی کۆتایی ڕابگەێنێت کە هەموو ئەندامانی ئەنجومەن لەسەری کۆک بن بۆ ئەوەی جەنگی غەزە بوەستێنن. خاڵێکی دیکە ئەوەیە کە ئیسرائیل لە ساڵی 1984ەوە زیاتر چەند بڕیارێکی دەرکردووە لە بەرژەوەندی ئیسرائیل پابەندی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش نابێت لە هەمان کاتدا. ئەمە جگەلەوەی بڕیارێکی دیکە دەرچووە لە ساڵی
1976 دوای شکستەکەی حوزەیران کە پێویستە ئیسرائیل دەستپێشخەری ئاشتی لە نێوان فەڵەستین و ئیسرائیل بکرێ بە هەمان شێوە ئیسرائیل تا ئەمڕۆژ پابەندی ئەم ڕێکەوتنە نەبووە بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش نەدانی پێدا دەنێت نەجێبەجێ دەکات تەنانەت ئیسرائیل دام بە سیستەمی یاخود چارەسەری دوو دەوڵەتیشدا نانێت کەواتە چەند کێشەیەکەن سارکۆزی ئاماژە بە شتێکی گرنگ کرد کە گوتی ئیسرائیل دوای ئەو جەنگەی ئەو کات کە ڕوویدا پێویستی بە ئاشتیە فەڵەستینیەکان پێویستیان بە ئاشتیە پێویستیان بە دەوڵەتێکی سربەخۆیە لە چوارچێوەی مافی چارەی خۆنووسین بۆیە لەبەر ئەم هۆکارە ناکرێت کە ئاشتی بوینا بکرێت بەبێ ئەوەی مافی چارە خۆنووسینی گەڵی فەڵەستین دابدرێت و پێویستە ئیسرائیلیش دام بە مافی فەڵەستینیەکاندا دێت. ئەگەر سێرێکی هەڵوێستی وڵاتان بکەین بەراوردێ بکەین لە نێوان هەڵوێستی وڵاتان هەڵوێستیان چۆن بوو لە بەرامبەر رووسیا کە هێرشی کردە سەر ئۆکرانیا و هەڵوێستیان بەرامبەر ئیسرائیل کە هێرشی کردە سەر کەرتی خەزا هەڵوێستەکانیان ئەرز و ئاسمانی فەرقە ینی ئەگەر ئەوترێ ئۆکرانیا وڵاتێکی سربەخۆ بووە خاکی ئۆکرانیەکان بۆ غەزە و فەڵەستینیش خاکی فەڵەستینیەکانە چ جیاوازیەکەیە لە نێوان ژن و مناڵی فەڵەستینی و ژن و مناڵی ئۆکرانی کە وڵاتانی نێودەوڵەتی ئاوا لەسەر ئۆکرانیا دێنە دەنگ ئەو هەموو فشارا خەنە سەر رووسیا بەڵام ئێستا ئەوەن هێندە لاوازن لە بەرامبەر ئیسرائیل. بەڵێ بەدڵنیاییەوە جۆرێک لە دژبەری هەیە لە نێوان ئەو پەیوەندیە نێودەوڵەتیانەی کە سەبارەت بە ئۆکرانیا و فەڵەستین هەن بەڵام کێشەی رووسیا ئۆکرانیا ئەوە بوو کە رووسیا دانی بە سەروەری ئۆکرانیادا نەدەنا لە ماوەی زیاتر لە 100 ساڵ ئۆکرانیاش بە هەمان شێوەدانی بە رووسیا نەدەنا لە ڕووی نەتەوەی و هەروەها ئەوانەی کە ببنە سەر رووسین و لە ئاینی ئەرتەزۆکسین کەواتە رووسیا پێشێلکاری سەروەری و دەسەڵاتی ئۆکرانیای کردبوو بە هەمان شێوە بردومانی هەڕەمەکی رووسیا بەکارهێنانی جۆرەها چەک لە بەرامبەر ئۆکرانیا ئەمە شتێکی کارەسات بوو ئەو کۆچە و ئەو خەڵکەی کە ئاوارە بوو لەو ناوچێ ئەو خەڵکەی کوژران بەکارنانی بۆمبی قەدەغەکرا هەموو ئەمانە ڕوویدا بەڵام خەڵکێک هەن یاخود چەند لایەنێکن کە هاوپەیمانە لەگەڵ رووسیا و خۆی بێدەنگ دەکات لە بەرامبەر رووسیا هەندێکی دیکەش لەگەڵ ئۆکرانیادان و خۆیان لە بەرامبەر تاوانەکانی ئۆکرانیا بێدەنگ دەکەن لەم جەنگەدا بە شێوەیەکی گشتی پێویستە بە شێوەیەکی گشتی ئێمە تەواوی جەنگەکان شەڕەکان سەرکۆنە بکەین چارەسەر بدۆزینەوە بۆ ئاشتی بامان شێوەش پێویستە لە نێوان حەماس و ئیسرائیلدا ئەم شەڕی کە ئێستا هەیە بووەتە هۆکاری وێرانکاریەکی گشتگیری تەواو خەڵکی سڤیل بە ئامانج کراوە ئەوەندەی خەڵکی مەدەنی بە ئامانج کراوە خەڵکی سەرباز بە ئامانج نەکراوە حەماس بە ئامانج نەکراوە لەبەر ئەم هۆکارە کۆمەلگەی نێودەوڵەتی سەرکۆنەی تو دبێژی ئەوەندە ئیسرائیلی خەلکی مەدەنی کردیا ئارمان چەندە حەماس نەکردیا ئارمانج گەلێک شڕۆڤەژی دبێژن حەماس لە بن عەردی خۆڤە شارتیە خەلکێوەکە بارمتە بکارتینە ئەوەژی پرسەکە دیە دەبێت و بهێتە بەرسفدان دکتۆر غازی فەیساڵ حوسێن ڕێبەبەری سەنتەری عێراقی بوو لێکولینێن استراتیژی گەلێک سپاس سپاس بۆیەوە.